بله امی پیتر بحثا در انجام سرهلدانا سلیمانی دیگل بریس دکتر کیوان آزاد ما مستعزانی گیو شهرزای دیروک و سیاست بکن لسلیمانی گلمه دکتر ام کتاو باش حالبت خود زانی سلیمانی قولای سیاست قولای میجو قربانی دان و همان کاد وکو بزوینره کی سرکی همو حرکاتی کردی بوا لباشوری کردستان حتی کاریگری بو سرپارچکانی تریش بوا اگر اما باز بکن دوای راپارین که یکم شاری گوره لوی بگمان راپارین کرا هيا اوي استال سليمانيش دا جونجيت بتايبتي او نخبه سياسيه او عاقل من دانت هلبت بشوي كرهاي ما باسيان ناكين فعلا بروحية رابرينو ميجو سليماني هاول دادن بله سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ بەرنامەکە بەر لە هەموو شتێک یادی ڕاپەڕین لە هەموو کوردستان و کوردستانیان و لە خەڵک شایستانی پیرۆز بێت سەری نەوازش بۆ شەیدانی کورد و کوردستان کە لە پێش و لە سەدمی ڕاپەڕین دوای ڕاپەڕینیش خۆیان بۆ ئەم کوردستانە بەخت کرد کە بۆ کوردستانێکی ئازاد و سەربەخۆ بەختیار پرسیارێکی بەجێیە بەڵام بێوەڵامە بەڕاستی بە داوای لێبوردنەوە دەڵێم بۆ چونکە کەسەی ڕاپەڕینی بەهاری 1970 زانی دەکەیت گەچی بۆ کاتە بەهار کۆتایی زستانیش بوو بەڵام بە بەهار ناسراوە خەڵک بۆ ئەوە ڕاپەڕینی کە تا لە دەست ستەم و چەوستانەی بەعەز ڕزگاری بێت ینی خەڵک بۆ ڕاپەڕینی نەکرد تا مەسەن بە موچە بگات بە داهات بگا بە دارایی بگات بە خزمەتگوزاری بگا هەموو ئەمانە لە زمانی بەعەسا تا ئاستێک هەبوو ناڵێم 100% بەڵام بۆ ڕاپەڕینی کرد بۆی لە ستەم و دەسەڵاتداری بەعث سیستەمکار دوورکەوێتەوە کە 5 ساڵ بە ئاگرواستن لە کوردیدا ئەمە دوێکی بابەتەکەیە بەڵام دوای 33 ساڵ لە ڕووداوە مێژووی کاتێک لە شای سلێمانی کە یادەکەمان یادی ڕاپەڕینی شای سلێمانیە ئەوەی لێرە ڕوو ئەدات 160 لە پێشەوەی ڕابردووە بەڵام پرسیارە مێژووەکە ئەمەیە بۆچی ئەم دۆخە گەیشتە ئەوەی کە خەڵک لێرە بۆ نمونە بە بەغا ڕازی بن خەڵک گەیشتە ئەوەی بە دادگای فیدراڵی برارەکانی دادگای فیدراڵی ڕازی بێ خەڵک بۆ لە سنووری سلێمانی و دەوروبەری بۆ نمونە تا لە ناوچەکانی تریش حەسکات کە لە پێناوی موچەی مانگانەی خۆیدا هەموو شتێک دابنێت ئەم بەڕاستی پرسیارێکی بێوەڵامە چکە بۆ زۆر قورسە ینی لەسەر قسە بکەی بۆچی بێوەڵامان پرسیار مێژووەکە ئەمەیە ئێمە بۆچی گەیشتن ئەم دۆخە خاڵی گرنگ لێرەدا سێ لایەگەشی بکەینەوە لایەکی ئەوەیە ئێمە بە دەژایی مێژوو ئەوەی کە خەباتمان کردو شۆڕشمان ڕاپەڕینمان کردووە بە سەبەخۆی کردومانە بۆ ئازادی کردومانە دەژایی شۆڕشەکانی کوردی شۆڕشەی کوردی بۆ نان بۆ خۆراک بۆ موچە نەبووە بۆ ڕۆسەی مێژووی کورد کە سەی ڕووداوەکانی مێژووکە لە یەک قۆناغی مێژوودا شۆڕشێک ڕاپەڕی نابینین بۆ موچە بۆ قووت بۆ ئەوە کرابێ ئەمە دوێکی بابەتەکەیە بەڵام ئێستا کە ئەمە ئەبینین ئەمەش دیزانەوە ئەمە ڕەهاندی دووەمەکە بێت دەڵێم ئەویش ئەوەیە 33 ساڵ کە تێپەڕە بەسەر ڕاپەڕیندا ئەمە ئەگەینە ئێستا دۆخێکی تازە ئەبینین ئەو دۆخە ئەوەیە کە لە هەرێمی کوردستاندا سێ دیاردە دەرەکەوەیە کە ئەمە ئەم دۆخە دروست دەکات دیاردە یەکەم ئەوەیە کە بەداخەوە دەیڵێم بەپرسانی ئێمە لە هەرێم بەگشت قسە ئەکەم نەک بە تاگە بۆ ئینەمدا هەست دەکە خەڵک هەست دەکات لێیان دابڕاوە خەڵک هەست دەکات کە ئەوەی ئەو بۆ ئەوان هەیە بۆ خەڵکی ئاسایی نییە بە ئاشکرا دەبین ڕۆژانە لە شەقامەکان لە شارەکان لە شارچکەکان جیاوازنیا زیانی بە پرسەکان و ژیانی هاوڵات دەبینن ئەمە دوێکی خەڵک بەمە نیگەرانە پرسەکان لە هاوڵاتی دابڕاون لەم لاوە دەبینین چەند مانگ موچە دوا ئەکەوێت چەند ڕۆژ لە کاتی خۆی موچە دوا ئەکەوێت دۆخێکی گران بەتای دوای شتوای پەتای کۆڕۆنا ڕووی لە جیهان و بەتایەتی عێراق کوردستانیش کردووە ئەم گرانیە کە لە بازاڕەکاندا هەیە ئەم بێموچەیەکە هەیە ئەم لەولاشەوە ئەم بەپرسانش کە ئاوا بە شێوەیەکی شاهانە ئەژین خەڵک ئەمە دەبینێ و لە میدیاکان ئەمە زیاتر زەق دەکاتەوە میدیاکان کەناڵەکانی ڕاگەیاندن سۆشیال میدیا ئەمە زەق دەکاتەوە ئەمە واقع دوجا خەڵک بیر دەکاتەوە لەم دۆخەیە چۆن بە خەڵک ئابژی ئەمە دێ ڕەهاندی سێمانەوی ژەوەیە لەناو ئەمە گرفتەکە ئالێرەدا سەڵدا سێمیانە لەناو خۆی کورد ئێمەی خۆمان پەرتەوازەین لێگە خوێنین لێگە دەین یەکترە شکێنین ئەم شکاندە ناو خۆماندا سیاسەکان ئەم کارە ئەکەن حیزبەکان لایەنەکان هۆز و عەشیرەتەکان تیرەکان ناوچەکان کە دژی یەکن سلێمانی بەرامبەر هەولێر سلێمانی بەرامبەر دۆک گەرمیان بەرامبەر سلێمانی ئەوە شێوەیە ئەمەوەی کە زیاتر ئەم دۆخەکە دروست دەبێت سەریکە دوجات بابەتێکی فەرەڕەهەندە بوارم بە بەڵێ فەرموو بەڵێ جا بوارم بە ئێستا کە بەغا ئەم دۆخە ئێمە ئەبینێ ئەم پرسیارەکە ئەمەیە کە ئەبینێ ئێمە ناخۆمان ناکۆکین کابینێت
بۆ دۆخی بەسەماتە پەڕیوە نەود ڕاوەستا و دادگای پاریسەوە موچە لێرە نادرێت و خەڵک لێرە بە شەم ژەوی ژیانی ئەگەڕێت ئەمە دیوێکی بابەتەکەی مەعاژ نییە لەشەوە هاوڵاتیەک لە هەرێم پەیدا بووە کە دژی بە پرسەکانی کە بەحسا دوو ژیانی جیاز دەبێت لەگەڵەکە بەڕێ ئەکەن ئەو شانە و ئەم فەقیر هەژارە ناژی بەخە ئەمە ئەقۆزێتەوە ئەم هەلە ئەقۆزێتەوە بە قازانجی خۆی بە گەڕانەوەیەکی ناوخۆی بۆ عێراق بەکاردێنێ بۆ نمونە یاری بە موچی تۆ ئەکات موچە لە کاتی خۆیان ناداتێ شایستدارەکان ناداتێ مەسەن بەڵێ دکتۆر زۆر پرسیاریگەرەکەندە بەرسەبی زۆر پرسیاریشدایەوە ئێمە زیاتر باسی ڕەوشی هەلوکەی دەکەین خۆ دەزانی سلێمانی دیروکێکی چونە ینی ئێمە پێویست ناکات قسەی لەسەرەمە بکەین هەندێک دیاردە لە سلێمانی ڕوودەدات هەندێک خەڵک تابان نەک هەموو تایبەتیژی خەڵکێکی نۆخبەیە مامۆستایەکی هەڵ ئەپەڕێ لە پێناو ئەوە کە دادگای فیدرالی بریارێک داوەتدە بریارەکانی دادگای فیدرالی تو وەکو کەسێکی ئەکادیمیسیەن ئاگاداری مێژووی گەلەکەمانی فعلەن بریاری شایستەی ئەوان تو بۆ هەڵپەڕی یان دەبێ بوو بگیری زیاتر یەکگرتووبی بەرپەرچی بدەیتەوە پسێک بە جێبان پێ بڵم یا بەر لە هەموو شتێمە پێ بڵم ئەم بەغای ئێستا بەغای سەدامە من دەبێتەوە قسەم کردووانی بەغای هیچ کاتێ بۆ کورد ئایندە نییە لەسەر مەتوانم هەزار مەڵگەی بێژی بۆ بێنمەوە دادگای فیدرالی ئەگەر ئێستا بۆ موچە من بێتە سەرخەت موچەم باتێ بۆ نمونە ئەوە باشزانانی کە چەند مانگی داهاتوو ئەم دادگای برای قورسە سەرمی کوردستان داد برادات کوردستان بە شەڕ بگرێتەوە برادە قوارە هەرێم نەهێڵێ بریارەداد کورد دەخۆیان بچوو بکاتەوە ئەمە ئایندەی دادگای فیدرالی ئەشی بینین ئەگەر خۆمان لە قۆناغا دەرباز نەکەی بەڕاستی بۆی دادگای فیدرالی ئەگەر ئێستا لە خەمی موچەی مابێ ئەوە ئێمە بەکارێ هێنێ پێموتین لەبەرەوەی لە ناوخۆی ئێمەدا کێشە هەیە ملانی سیاسی هەیە بەغا ئەمە قۆستۆتەوە دادگای فیدرالی قۆستۆتەوە بۆ بەرژەوەندەکانی خۆی ئەم پرسیارە بەڵامەکەی بەڕاستی وایە ئایا بۆچی ئەمجا ئەمەی لەستەمانی مەسەن بۆ نمونە لە ناوچەکانی تر نخبە ئەو پێداڵ نخبەم کاراکە پرسیارەکە پرسیارێکی لەجێیە ڕاستیەکەی ئەمە شی بکەینەوە لەڵی زانستیەوە ئەمێ ڕازووان تا قسەکەم ئەمە بەلای من نخبە نییە زانی نخبەی ڕۆشنبیر هەمیشە لە سەر و میلەتەوەیە نخبەی ڕۆشنبیر هەمیشە شەڕش دروست دەکات ڕاپەڕی دروست دەکات ناوچەیەک هەرێمێک دەوڵەتێک بەرە قۆناغێکی باشتر دەبات ئەزانی گەڕانەوەی هەرێم بۆ بەغداد ئەگەر ئاوا قسەی لەسەر بکەین گەڕانی حکوومەتێک بۆ بەغداد سیاسیەکان بیکەن ئەوەی پێدەڵ ڕۆشنبیر بیکات هەڵەیەکی گەورەیە هەڵێک زۆر گەورەیە چونکە تۆ لە دنیادا نەبووە تۆ بگەڕێتەوە بە دەوڵەتی ناوەندی پاش 30 ساڵ 23 ساڵ جۆ لەسەر بەخۆی خۆت ئەمە بەڕاستی لە مێژوودا پێچوانی مێژووە ئەمە ئەو بەڵام کات دەبین هەندێک کەسەی پێ دەڵێن بەڕێزێتە نخبە مەسەن ڕۆشنبیر ئایا مامۆستای زانکۆی ئایا میدیاکارە ئایا نووسەرە ئەم کارە ئەکا بەڕاستی بە ڕازگەرە قسەکەین ئەمە یەک یەک وەڵام زیاتر نییە ئەمە پەرچەکردارە ئەمە کاردانەوەیە دکتۆر بەرپرسی یەکەم لە سلێمانی ئەڵێ بریارەکانی دادگای فیدرالی باشن و ئەو بریارانێ بوو نمونە هەڵواشانەوەی کوتاکان لەسەر سکاڵا لایەنێکی سیاسی بووە کە دروشمی سەرەتای ئەم لایەنە سیاسی مافی چارەی خونووسین بووە ئەی بوو پێکهاتەکانی تر بوارم بە ئەزای مۆزاق پێم وتی وەڵامی تۆ دێڕێت تۆم پەرچەکردارە ئەم پەرچەکردارە ئەمە تەنیا لێدانی سیاسیە ئەزانی دوێ زمانی ئەلف و با ئەلف لە قۆناغی باشە با لە قۆناغی خراپایە با بۆ لەدانی ئەلف هەموو شتی ئەکات ئەنی واقع ئازانی ئەم لانە سیاسیە ئەگەدار بە ئەم لانە سیاسیە دوو هێزارابێک شەڕ دەکەن ئەوێ بگات هێزی یەکەم ئەبۆیە ئەوەی ڕوو ئەدا لێرە لە هەرێم کە تۆ بەڕێز باسێکی ئەگەدار بە ئەوەی کە بێمەتی نووسەری ئەیکات مامۆستایەکی زانکۆ ئەیکات خوێنەواری ئەیکات میدیاکاری ئەیکات بە پرسێکی سیاسی ئەیکا ئەگەدار بە پەرچەکردارە کاردانەوەیە تۆڵەیە بە تۆڵە مێژووی ئێمە ئەم باژوانە سەر بە زۆر داوە ئێستا ئێمە لە داخی بەرامبەرێک بۆ نمونە لێرە ئەڵێن دادگای فیدرالی بەڕێدەکانی بەجێیە لە شوێنی خوایەتی ئەبێ بشوێنی کەوین بۆ شەڵپەڕین بەڵێ ئەمە ئەو دوایەکەی ناکاتەوە بیر لە ئێستا ئەکاتەوە ئەم لە ئێستا ئەوێ ئەو پشکێنێت بە نقاشێکی گەرمان تهدیدە ئینشاءالله لە داهاتوە زیاتر قسەی لەسەرەکە دکتۆر ئازانم زۆرت پێ لەسەر بابەتێکێکی گەرمە ئینشاءالله لە دەرفەتی داهاتوو زیاتر قسە لەسەرم پرسەکەیت دکتۆر کەیوان ئازاد مامۆستای دیروی ببڕە دکتۆر بجارێکی تر زۆر سپاس